باشە من تێناگەم ئەم هەمووشنە چیە کارم بازاڕەیە پیاوەکانیان چۆن ڕێیانیان بێنە دەرەوە باش ێستا خەریکی چی بێ خوازانێ ئێستا چیەکە خۆ ناشکرێ بەردەوام بەدوایەوە بم خۆزگە پیاو لەم شارەیان نامە هەرێش نەکە بەناخێرە و چایە نەبوو بابە ئیشمێ ئیشم بەچێشتووە دە چای بۆ مێ دەدەی بەنیم سەعات چایە نایەنی باشە باشە خۆ تیارە نیم هەروە فریاتەوە دایکە بۆچی بە باوکم ناڵێ ئەمڕۆ بماندا بۆ سەیران باشە بە قوربان پێڵێن باشە باش بە هەرە دەبێنە چی بکرد بوو بە دیارە ڕەزاگیان شتێکە پێ بڵێم چییە؟ ئەڵێم ئەو مناڵانە گوناحن دەمێکە حەزیان لە پارکی ئازادیە یان سەیرانین بابیان بێت خوا بۆ کوێیان بەرین ئافرەت بۆ کوێیان بەرین مناڵ چییە؟ گوناحن گوناح بابە ئیشم بەچێشوە ئیش وازە هەرە سیاتەکە بێنم بۆ سەیران گوناحن مناڵی عالەمە بۆچێ بۆ سەیران با ئێمە جوانە بەری گوناحان ئیشمێ ئافرەت ئیش تۆ لەبەر خۆ واڵێ ئەزانم ئەزانم لە چۆ قسەکەیت دەباوکە ڕەفیقەکانم هەموو ڕۆژێچم بۆ سەیران دەبا ئێمەشەم ڕۆ بڕۆین ئەو نەمەڵەتی و سەیرانی چی؟ سەیران بۆ خۆتان ماڵ و دانیشتن یاریکەن ئەمە تۆی خەیتە دەمیان بەناخێرێ ها؟ 24 ساعتەم ناوانە فێری شتی خۆر و خراپەکەیت سەیران سەیران تۆ لەبەر خۆت واڵێ نەزانم نەکرد ناشن بە هیچ شێوەیە منە ڕۆم بۆ هیچ ێستا